مزگەوتەکانی ئێمە 360 بتیتیانە ئەو پەری 4-5 کتابەیە شکاندنی ئاسانترە ئیتر بتی 100 زەردە سوورەشینە ئاسانە بە ئاسانی بۆ یاخێکایکەیت و تاڵ بۆی تەوحیدی کەیتر بۆ خۆی پاکە بێتەوە خەڵکە ئەچێتەوە سەر فیڕەتی خۆی و بۆیەش لە ئیسلامە بە تایبەت دژایەتی مزگەوت زۆر دەکرێت لەبەرەوەی لەناو مزگەوتە پیاوی پیاوانە دروست بوو هەر الله جل جلاله باسی پیاوی ناو ئەم مزگەوتاکە فەرمێ فیه رجال يحبون يتطهروا والله يحب المطهرين پیاوانێکی پاکی تایە ئەوێ پاک بنەوە و باسی مزگەوتەکان بەعامەکە في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة دیسان هەرە فەرمێ پیاوی پیاوانە ناو مزگەوتەکان پیاوی پیاوانەی تایە و پیاوی پیاوانش بەرهەمەهێنێ بۆیە ئەوانیش ڕقیان ئەوەندە لە مزگەوتە چونکە حەز ناکەن پیاو دروست بێتەوە لە زەرری خۆیان ئەو نامەردیە لەوان قبوڵ ناکە ئەو ناپیاویە لەوان قبوڵ ناکە ئەو کوفر و شیرکە لەوان قبوڵ ناکە وەڕەسوڵ الله لە ناو مزگەوتە خەڵکی فێری دینە کرد نەک لە ناو مەقەڕە لە ناو مزگەوتە لەشکری ئامادە کرد لە ناو مزگەوتە قەضاوەتیە کرد و حکمیە کرد لە نێوان خەڵکیە ئەمانە هەمووی ئاماژەیە بۆ ئەوەی کە مزگەوت زۆر گرنگە لە ئیسلام پێگەی خۆی هەیە و بە کورتی و پوختی ئەو پیاوی مزگەوت نییە لە ئیسلامە حسابێکی پیاوی تەواوی بۆ ناکرێت بۆ معلوماتان ئێمە محدثینمان ئەو زانایانمان زانایانی ئەهلی حەدیث ئەگەر یەکێک چەند نوێژێکی جەماعەتی فەوتانایە بەلان قەست حەدیثیان لێ وەرناگرت بەردەوام بووە لە جەماعەت فەوتاندن شاهیدیشیان لێ وەرناگرت جا ئێستا مامۆستا جاری وا هەیە بە 6 مانگ نایەتەوە بە مزگەوتە بە 3 مانگ نایەتەوە بە مزگەوتە ئەڵێ چووم خەریکی خوێندن بووم لەکوێ لە تورکیا ئیتر ئەوەیە مزگەوت بەجێڵی بۆ تورکیا لە چی هێنم دکتۆرا هێنم تر دکتۆرایەکی پەمەیی هێنن دوای ئیتر ئەبنە وەحدەوی و دەسەکەن بە داعوە بۆ وەحدەوی بوون و بۆ ئەو ڕێبازانی کە خۆیان لەسەرین کە هەمووی گومڕایی و تێکدانی فیتڕەت و دینی خەڵکیە بۆیە ئێمە وەکو مسڵمان هەم قەدری ئەم مزگەوتەمان لایە کە یەکەم مزگەوتە لە ئیسلامە دروستکراوە و هەم قەدری هەموو مزگەوتەکانی ترمان لەلایە بۆیە بێت دڵسۆزی بین و باشترین شت ئەمڕۆ ئێمە بۆ مزگەوتەکانی بکەین زیندووکردنەوەی داعوەی تەوحیدەتیایە پیاوان زیاتر دەتوانن ژنان کەمتر بەڵام خۆی حەقە ژنان گرنگی زیاتر بن بەو لایەنە بە تایبەت کاتێک جومعانە ڕۆن کاتێک ڕەمەزانانە ڕۆن هەوڵ بدەن هەر یەکە و کچێک ژنێک لەگەڵ خۆیان چاکاتەوە دایکێکی چاکردووە کە دایکێکی چاکرد ماڵە چاکە دەر بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک دوو کچ پەروەردەکە بەو پەروەردە جوانەوە بیگەێنێتە ماڵی خۆی ئەفەرمێ من لەگەڵ ئەوە لە بەهەشتین ئاو ئەفەرمێ پەروەردەیە دوو کچا بێتە حیجاب بۆی لە ئاگر وەرە ئەگەر 100,000 ماڵ لە سلێمانیە 50,000 هەر یەکی دوو کچ ئەبۆ شێوە پەروەردەکە ئەوە 100,000 ماڵ ئاوەدان بوویەوە دایکێکی شایستەی تیا بوو بۆ ئێمە نابێ هەر بڵین بە کوڕان یاڵا داعوەکەن یاڵا دین بگەێنن بە خەڵک بە ئافرەتانیش بڵین چکە بەڕاستی بەبێ ئەوان هیچ شتێ ناکرێت جاری وا هەیە پیا و ئەگەر لە ماڵەوە بێت 4 ساعات 5 ساعات 10 ساعات لە ناو ماڵی بەڵام ژن 24 ساعات لە ماڵەوە بۆ ئەوەی ئەو بەوە کرێ بۆ تربێتی مناڵەکان بە پیاوەکە ناکرێت بۆیە زۆر گرنگە ئاگاداری ئەو خاڵانە بین و مزگەوتەکانمان بەکار بهێنین بۆ سەرخستنی ئیسلام نەک بۆ سەرخستنی خۆمان و حیزبمان و گروپمان و جەماعەتمان و بۆ ناو و ناوبانگ و ئەو بابەتانە